بینی هەچا تەرەفێ خۆت بینی سووریت بینێ عێراق بینێ دۆغێت بینێ ملێ مدیارێ تۆڕێت بینێ نسێ بینێ هەر تەرەف بینی و ئەم دەوامی ئەم کێ عەدێنەجی سووندامە ئەم پێ بگرێ ئێلم ئەس خۆ گەهامێدا ئەلبە پەزەی گۆشتبۆنە بگرێنن ئەلبە پێش دەهشتم و میێڤان دەهاتن هەر کەس میێڤانێ وە ئەیری بوون کودێ دەهاتن میێڤانێ وە ئەیری بوو کێ زانی بوو چقا میێڤانی هەنا گۆرا میێڤانێ خۆ ئەس گەهامێدا ئەشڤان بووم و هەر کەس ماڵا خۆ 10 پەس 20 پەس 30 پەس گۆرا میێڤانێ خۆ مستەفا خەوەکە ئیرۆ هەر کەسیش خۆ نەتانی و میێڤانێ هەر کەسیش دەهاتن مولو دی تازه جمدی زیوا گیه ایلیم بابه مخوا سوال بو حسب بازاندن رمضان احمد هبو گربراز بو سعید سلیمان هبو شیخ حسنی بو و اینا بابه من ويا سعيد سليمان لفكت حج كده على بطل مشي هببن حتى تنجي بابي مجي تيدا شكس ولو تبي يامن وشبوي خاطري في مشايخي دهاتنا سريقي ما زيوتكي هناك 10 باس هناك باس 10 باس هناك 7 باس دقيادر وزيوا خدكر وبخيرا في مشايخي خديو بيخمر وخيرا في مشايخ ابدا حسب بطاندن وحلاقة كل عربان